هەمومان بزانین کە مافی دایک و باوک زۆر شتێکی گەورەیە لەسەر ئەولادەکان هی هەردووچیان. کافیە بۆی کە بزانین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ پێم سەیرە یەکێک دایکی یان باوکی ماوە پێی ناچێتە بەهەشت، یعنی ڕازیان کا لە خۆی و خزمەتیان بکە و پێی بچێتە بەهەشت. خوای گەورەش فەرمێ وەوەسەینە الئینسان، ئێمە ئینسانمان ڕاست پاردووە هەموو ئینسانێک بیوالیدەیهی ئیحسانە، کە چاک بێ لەگەڵ دایک و باوکە ڕەفتاری جوان بکە. وبالوالدين إحسانا لشويني تريشر وافر. حديث صحيح شيء بخاري ومسلم متفق عليه كأفرمي سألت النبي صلى الله عليه وسلم عبد الله كريم مسعود أفرمي برسيارم كرد بيغمبري خواه عليه الصلاة والسلام أي الأعمال أحب إلى الله شكارو كردويق خوشويسترين لا يخواي پروردگارو بسانترين قال الصلاة لوقتها فرمي نواجه كان لكاتي خويا قلت ثم أي باشان شي قال بر الوالدين قلت ثم أي قال الجهاد في سبيل الله يكم جار الصلاة لوقتها دعاء عرزم كرد دعاء أوتي فرمي بر الوالدين يعني دڵ سۆزی دەربڕین و خۆشەویستی دایک و باوک و بۆ وەفابوون بەرامبەریان عەرزم کرد پاشان چی فەرمووی جیهاد لە پێناوی خوای گەورەی. ئەمە دیارە ئینسان کە ئەجری دایک و باوکی لەبەر چاوە بێ و خزمەتیانەکە و دڵسۆزە بێ بۆیان و بە وەفا ئەبێ، بەڵام لە بەرامبەریشا دایک و باوکەکەش پێویستە خۆشەویستی خۆیان بدەن بە ئەولادەکانیان و ڕێزیان بگرن. نابێ دایک و باوکەکان ئەم خاڵە ئیستیغلالکەن، هەرچەنە بە شێوەیەکی گشتی عادەتەن دایک و باوک مەفروزە لە سروشتی خۆشیانە هەروایە کە مناڵەکانی خۆیان خۆشەوێ.